گەرمای هاوینی ئەمساڵ تینی بۆ هێناون و لە چەمی کەناروێدا خۆیان بە ئاوەکەدا کێشە. لەم وەرزەدا چەم و ڕووبار و گۆماوەکان شوێنی مەلەکردن و سەیرانی دانیشتوانی شارەکانە. بەهۆی ناشارەزایی لە سروشتی شوێنەکان ساڵانە هەواڵی دڵتەزێن دەبیستین لە خنکان و بێسەر و شوێنبوونی ئازیزانماندا. ئێوە وەکو گەنجی ئەم منتیقەیە کە شارەزایی ئاو و ڕووبار و چەمەکانن، داواکاریتان چیا لەو گەنجانێکێن بۆ مەلە بەتایبەت کە ئێستا هاوینە وەرزی مەلە و هاتنە دەرەوەیە بۆ چەم و ڕووبارەکە؟ بەڵێ وەڵا وەکو گەنجێکی ئەم ناوچەیە ئەو گەنجانەی کە لە شارەوە دێنە ناو چەم و ڕووبارەکانی دەرەوەی شار ڕێنمانمان بۆ گەنجانە ئەوەیە کە نەستە شوێنە زۆقوڵەکان بە تایبەتی و شوێنانەی کە غەسالە و مەشروع ئاوەکانی لێ، چونکە بەڕاستی شوێنی ئەوە نییە بچیتە ناو ئەو شوێنانانە بە تایبەتی بەهۆی لافاوانێ تەل و جۆرە شتێکی تیاتوەکە تێگیرەی ناتوانانی بە ئاسانی خۆ دەرباسکەی. زۆرن ئەو شوێنانەی کە خەڵک لە هاویندا مەلەی تێدا دەکات، بەڵام کەمن ئەو شوێنانەی کە دڵنیاین لە سەلامەتی بۆ مەلەکردن، بۆیە بەر لە هەر شتێک زانینی ئاستی ئاوەکە و خوڕی و مەنگی مەرجی سەرەکی مەلەکردنێکی سەلامەتە. زۆر بەداخەوانەوە یەکەم ئەگەڕێتەوە بۆی شارەزای جێگەکان نین. بەڕاستی یەکێکی مەلەوان شوێنەکان تاقیکاتەوە مەلەوانێکی زۆر باش، دوایی بۆوانی تر بڵێ بەم شوێنە ئاوایە و ئاوایە و نەتوان لە خوانەوانێ کێڕانە خوانی لێنێن، شتێکی باش نییە. هەواڵی دڵتەزیان زۆر زۆر ئەبیسین و تەنانەت زۆر جار ئەبیسین لە دەرەوەی وڵاتیش کە هیچ خەنکە یا خەڵکی کوردستانی خۆمانە یا خەڵکی جنوبی عێراقە، لەبەرەوەی بەڕاستی هەر لە خوانە چشن باوەکەیە هیچ بین مەلاکە وازانەی ژتوانێت غەڵەتە. بەڕاستی وەکارێکی سەرەکیەوەیەکە هەنێ کەسە چنە ناو چەمەوە زانیاریان نییە لەسەر چەمەکە، پێویستە زانیاریانە بێنجا مەلە بکەن. سێمە هاتوین پێشترێکێکمان فەحسمان کردواوەکە بزانین قوڵە قوڵ نییە، جای مەجاتین بۆ مەلەکردن. لە سەیرانەکانماندا دڵخۆشی زۆرمان بینیوە کە دواتر بەهۆی هەنگاوی هەڵەوە بۆ تەناخۆشی و سەیران و چوونە دەرەوە بۆ تاشین و گریان. تکایە ئێوە سەرکێشی بەگیانی خۆتانەوە مەکەن تا گریان و شین بە نسیبی کەس و کار و خانەوادەکانتان نەبێت. عومەر کەریم، گەلی کوردستان، شار باژێر.